بیانی کورسان نیوزدا باز لە گرنگی پەیوەندی بازرگانەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر و جیهان بە شێوەیەکی گشتی و شاری سلێمانی و وڵاتی ئۆکرانیا بە تایبەتەکەین. بۆ ئەو مەبەستەش میوانداری بەڕێز شێخ عەتا محەممەدمان کردووە سەرۆکی لیقی سلێمانیەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان. بەڕێز شێخ عەتا بەخێر بێ. سپاس بۆم دەفەتە. کاک شێخ عەتا با لەوە دەست پێ بکەین تا چەند بۆ ئێمە گرنگە پەرە بە پەیوەندی بازرگانیەکانمان بدەین، چ لەگە وڵاتانی دەوروبەر بێت یاخود جیهان بە شێوەیەکی گشتی. بەڵێ ڕاستیدا ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان بەردەوام کارمان کردووە لەسەر ئەوەی کەوا زیاتر پەیوەندیمان هەبێت لەگەڵ وڵاتانی دەوروبەر و وڵاتانی تر بۆ ئەو پێداویستانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە پێویستە کابێتە هەرێمی کوردستانەوە کارمان لەسەر کردەوە و زۆربەی هاوردەکاران لەگەڵ هەموو وڵاتانی دەرەوە زۆربەی وڵاتانی دەرەوانێ کاریان کردو کارەکەن و بەردەوامن و بە دەرەجێ یەک تورکیایە کە زۆرترین کاڵا لێەوە هاوردە ئەکرێەوە دوای ئەوە ئێران و دوای ئەوە سین و پێشتر پێش ئەم مۆزعە ئۆکرانیا بووە. بەڵێ باسی ئۆکرانیات کرد کاک شێخ عەتا لە چەند ڕۆژی ڕابردوودا وەفدێکی باڵۆسخانە و بازرگانانی ئۆکراین سەردانی سلێمانیان کردبوو. ئامانج لەم سەردانە چی بوو؟ لە ڕاستیدا ئەوە هاتن بۆ لای ئێمە وەکو یەکێتی هاوردە ناردنکارانی هەرێمی کوردستان کە باز لەسەر ئەوە بکات کە چۆن ئێمە جارێککە پەیوەندەکانمان تۆڵ بکەینەوە لەگەڵ ئۆکرانیا لەبەر ئۆکرانیا وڵاتێکە کە ئێمە تا 2016 پەیوەندێکی زۆر گرنگمان هەبوو کە ئێمە کارمان دەکرد لەگەڵیانەوە زۆربەی وەفدەکانی ئێمە سەردانی ئەویان نەکرد ئەوانەی کە بە تایبەت بوون لەو پێداویستانەی کە بۆ هەرێمی کوردستان لە دوای شەڕی داعشەوە تۆزێکەکەم بۆوانێ بەڵام هەر پەیوەندیەکە باش بوو و لەم ئەخیرا دوو کە شەڕی ئوکرانیا و رووسیا دەستی پێکرد بەڕاستی ئەو مینە بەتەواوی بڕا و سەفیری ئۆکرانیا کە سەردانی سەفەری گشتی سەردانی ئێمەی کرد وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران باز لەسەر ئۆکرا جارێکیکە پەیوەندی بازرگانیەکان تونند و تۆڵکەینەوە دەست پێ بکەینەوانێ و لەبەر ئەوەی ئەو هەندێک ڕێڕەو کراوەتەوە ئێستا مەجای ئەوەی تایە کە بتوانن کاڵای لێ هەنادە بکەن بۆ وڵاتانی دەرەوە بەتابەتی بۆ عێراق و کوردستان. بەڵێ کاک شێخ عەتا باسی جەنگت کرد لە ئێستا جەنگ بەردەوامە، ئایا ئەمە ڕێگری دروست ناکات لە فراوانکردنی پەیوەندی بازرگانەکانی نێوان سلێمانی و ئۆکراین یاخود هەرێمی کوردستان بەگشتی و ئۆکراین یاخود وەک خۆت باس کرد چەند ڕێڕەوێکەیە، ئایا ئەمە تەنها بەسە بۆ ئەوەی کە خۆی دەڕاستیدا بەس نییە بەڵام ئەمە ینی ئەم منفەزیان دروستکە و توانیانە کۆنتترۆلی ئەم ڕێڕەوە بکەن کە بۆی بتوانن ئەو کاڵانەی کە هەیەە لە ئۆکرانیا بتوانکەوە هەنادەی وڵاتانی دەروەی بکەن و کاریان لەسەر ئەوە کردووە لە قسەکانە باسی ئەوەیە کرد زیاتر ئەو شارانەی کە پرۆژەی سناعیدایە ئەوان ئەو شارانە تۆزێ دوورن لە جەنگەوانێ لەبەر ئەوە وەکو خۆیان کارەکەن و ئەو پێداویستانی کە هەیەە و کەیانێ هەنادەیکەن بۆ وڵاتانی دەرەوە بەردەوام هەیەەوە. بەڵێ کاک شێخ عەتا تا چەند گرنگە ئێمە باسی تورکیامان کرد، باسی ئێرانمان کرد، باسی سینمان کرد، جگەلەوە تا چەند گرنگە ئێمە پەیوەندی بازرگانیەکانمان لەگە وڵاتانی تریش پتە بکەین بۆ نمونە وڵاتانی کەندا و ئیمارات قەتەر یاخود وڵاتانی ئەوروپا کە باسمان کرد باڵۆزی ئۆکراین لە سلێمانی بۆ تا چەند گرنگە ئێمە هەنگاوی زیاتر بنین جگە لە وڵاتانی کە پێشتر باسمان کرد. زەرورەوەی کە جەناب باسیگەر ئێمە وەکو وڵاتی وەکو دووبەی و ئەمان بەڕاستی ئەوە کاڵانەی کە لە وڵاتانی کەەوە دێتە ئەوێ لەوێەوە هەنادەی عێراق و هەرێمی کوردستان ئەکرێت. ئێمە پەیوەندیشی باشمان لەگەڵ زۆربەی وڵاتەکان هەیە بەڵام ئەو کاڵانەی کە ینی ئێستا مەسەلە حیوانی زیندووکە مەسەلە لە هەندێک وڵاتەوان لێهێنرێک کاری بۆ کراوەوە ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران هەوڵێکی باشمانداوە پێشنیارێکمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران کە بێت و ئەو هینە کەم کاتەوە ئەو گومرگە کەم کاتەوە کەمیشی کردەوە. بەڵێ کاک شێخ عەتا لە ڕووی پیشەسازیەوە بازرگانی پیشەسازیەوە ئەس بۆ ئازانیم ژاپۆن، کۆریای باشوور، سنگافورە و چەند وڵاتێکی تر پێشەنگن لە کیشوەری ئاسیایە. بیر لەوە نەکراوەتەوە کە بەو ئاراستەیەش هەرێمی کوردستان هەنگاو بنێ بە تایبەت شاری سلێمانی.
بەڵێ ئێمە بەڕاستی ینی بۆ فەرمان بۆ هەشتە بۆ هەموو شوێنەکان هەر لە ئەمریکا بگیرە کەنەداوە بگرە دەوڵەتی ئەقلیمی بگرە ئەو وڵاتانی جەنابەت باسی کرد ئێمە بەردەوام پەیوەندیمان لەگەڵیان هەیە و ئەو کاڕانەی کە زەرور بێ و لە وڵاتانی تر کەم بێ لای ئەوان هەبێ کە بازرگانانی ئێمە هاودەکارانی ئێمە کاریان لەسەر کردو کاری لەسەر ئەکەن بەڕاستی ینی نەوەستاوین ئێمە وەکو هاودەکاران ئەگەڕێن بە دوایمان فەزێکی باشە کە بتوانین زیاتر کاڕا بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ سلێمانی بێنین و ئێمە تا ئێستا الحەمدولیلا کێشەی ئەوەمان نەبووە کەمی کەلوپەل و کاڵا لە هەرێمی کوردستان و لە سلێمانی بە تایبەتی. بەڵێ کاک شێعەتا لە بەرنامەتانە لە داهاتووە ئاڵوگۆڕی سەردام بکەن بۆ نمونە ئێوە سەردانی وڵاتان بکەن و دوای باڵۆزی ئۆکراین ئایا لێپرسراوانی تری وڵاتان بە تایبەت وڵاتانی ئەوروپا سەردانی سلێمانیەکەن یاخود هەرێمی کوردستان لێرە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند لەو بارەوە پەیوەندیتان لەگە وڵاتانە هەیە بۆ ئەوەی ئاڵوگۆڕی زیاتر ئێمە بەڕاستی هاتنی سەفیری ئۆکرانیا بۆ سلێمانی بۆی دەرگای بکرێتەوانێ زیاتر بێکار ینی چۆن ئەڵێتیە بگەنێ کە ئەتوانن کارکردنەوە ئێمە و کۆشی داو لە ناردیکارانی هەرێمی کوردستان و هەروە وەکو ژووری بازرگانیش پێشنیارمان کرد کە ئەو پێشنگانەی کە لە سلێمانی لە هەرێمی کوردستان دەکرێتەوانێ ئەو کۆمپانیانە ئەوان بێن لێرە مەسەلە کار لەسەر ئەوە بکەن کا بێن بەشداری بکەن لەو پێشنگانە بۆی بتوانن لەگەڵ بازرگانەکانی ئێمە کار بکەن. بەڕاستی ئێمە بەردەوام هەر کارەکەین و هەوڵمانداوە بۆ ئەوەی کە زیاتر وڵات پێشخۆین. بەڵێ کاک شێعەتا باسی پێشانگات کرد بەنیازن لە داهاتووی نزیکدا پێشانگای نێودەوڵەتی بکەنەوە بۆی ئەمەش وەک خۆت وتت دەرفەتێ بێ بۆ ئەوی تۆ پەیوەندی زیاتر لەگە وڵاتانی ناوچەکە و دەوروبەر و ئەوروپا پتەوتر بکرێت لە بواری بازرگانی بە تایبەت. بەڵێ ڕاستیە بەردەوام ساڵانە چەند پێشنگای دەکرێتوانێت لە سلێمانی و هەروەها لە هەولێر و زۆربەی کۆمپانیا بیانیەکان بەشداری ئەەکەن لەو پێشانگانە و کاڵاکانیان خۆیان هێنە هەرێمی کوردستانەوە و هەندێکیشان مەسەلە چۆن ئەوێ پەیوەندێکی وا دروست دەکەن. ئێمە زۆر جار پێمان وتون کە ئەتوانن بێن لێرە کارگە و کارخانەدا بمەزرێنن و ئێمە وەکو یەکێتی هاو لەو هاوکاریانەکەینی ئەو کۆمپانیان دێ لەگەڵ حکوومەتە مەسەلە ئیشیان بۆ بکەین هەوڵیان بۆ بین کاریان بۆ بکەین بۆ ئەوی بتوانن لێرە کۆمپانیەکانیان بخەنەگەڕ. بەڵێ کاک شێعەتا وەکو سەرۆکی لیقی سلێمانی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان تا چەند پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ لقەکانی تر هەیە بۆ نمونە هەولێر دوهۆک بەمە بەستی پتەوکردن و فراوانکردنی ئاستی پەیوەندی بازرگانیەکان؟ ڕاستیدا خۆی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لە سلێمانی دامەزرا یەکەم جار لە سلێمانی دامان مەزران و تەشەنەی کە ئەو لقانەی کە لە هەولێر و لە دهۆک و لە کەرکووک کراوەتەوانێ و ئێستا لە هەڵەبجە و لە گەرمانی ژنێنەرمان هەیە. ئێمە بەڕاستی ینی هەمووی سەر چاوەکەی سلێمانی بووە و سەرۆکایەتی ئەم ڕێکخراوە سەرۆکایەتی گشتی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لە سلێمانیە یعنی یەکێکە لەو ڕێکخراوانەی کە بە تەنیا لە سەرۆکایەتەکەی لە سلێمانیە. ئێمە پەیوەندیمانەوە ئەوانە ئایدی ئێمەن ینی ئایدی سەرۆکایەتی گشتین چ دوهۆک چ هەولێر چ گەرمیان چ هەڵەبجە. بەڵێ کاک شێعەتا لایەنە پەیوەندیدارەکان تا چەند هاوکاری یەکێتەکەتانی کردووە بۆ ئەوەی بتوانن پلانی تازە یان بە شێوازی نیوە مامەڵە لەگەڵ قۆناغی داهاتوە بکەن؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حیزبەکان ینی ئێمە هەمویان هاوکارمانن بەبێ ئەوەی کە مەسەلە ئەم ڕێکخراوە ئێمە سەر بە حیزبێک بێ ڕێکخراوێکی NGOیەوە کار ئەکا بۆ ڕێخستنی کاری بازرگانی لە هەرێمی کوردستانە بەڵام ئەوان کەسێکی ئەوەکەن ئێمە بێلایەنانە ئیشەکەین لەبەرەوە هەموو لایەک ڕێز لە ئێمە ئەگرێەوە گوێ لە قسەکانمان ئەگرێت و ئەوەی کە بکرێ بۆمانە. بەڵێ کاک شێعەتا ئاشکرا هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی قەیرانی دارایی و ئابووری بۆتەوە. لێرەدا پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند یەکێتیەکەتان توانیوێتی ڕوبەڕووی ئەو ئاستەنگانە بێتەوە؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە بەهۆی ئەوەی کە ئەم قەیرانی دارایی هەبووە مەسەلە بودجە بۆ ئەمانە بەڕاستی بازرگانەکانی ئێمە کاڵەکانیان ماوەتەوانێت سەرف نەبووە یاهین نەبووە بەڵام ئێمە لەگەڵ ئەودا هەوڵمانداوە زیاتر کاڵاوشت بێنە هەرێمی کوردستانەوانەوە بۆ ئەوەی خەڵکی ئێمە بێبەش نەبێ. بەڵێ کاک شێعەتا سوپاس سەرۆکی لیقی سلێمانی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابتان و دەستان خۆش بێ و ئێمە دایمەن وەکو یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان
لەگەڵ کەناڵەکانە بینمان باشە و گویان لێ ئەگرین و ئەوەی کە بیشیانێ ئێمە بۆیان باسەکەین و هەزەکەین لە ڕێگای ئێمەوانێ ئەگەداری سەرجەم هەرێمی کوردستان بکرێت. بەڵێ دووبارە سەرکەوتوو بن. سپاسی جەنابدانەی. بەڵێ.